گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. وەرگرتنی باج لە بنەماڵەی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار، بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە ڕژیمی کاتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوا، بەشداری میلیشیاکانی سوپای پاسداران لە سەرکوتی خۆپیشاندەران لە ئێران، دەست بەسەرکرانی لانی کەم 112 هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و هەوڵی ڕێگری لە هێرشی ئامریکا بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن 4 وڵاتی عەرەبیەوە. وەرگرتنی باج لە بنەماڵەی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار. بەپێی راپۆرتی گەیشت و سەرەڕای بەردەوامی کەشی توندی ئەمنی و سەربازی لە شارەکەی کوردستان و ئێران، ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی گوشارێکی زۆرتر بۆ سەر بنەماڵەی گیانبەخکردووان کۆمەڵێک کردەوەی نامرۆڤانەی گرتووەتە بەر. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە کۆماری جەنایەتکاری ئیسلامی گوشارێکی زۆر تندی خستووەتە سەر بنەماڵەی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی ئەمساڵ کە ڕۆڵەکانیان نیوە شەو بەبێ بەشداری خزم و کەس و هاوڵاتیانی دیکە ئەسپەردە بکەن و هەروەها بنەماڵەکانی ناچار کردووە لە پێش کامێراکان دان بەوە دابنێن کە منداڵەکانیان ئەندامێکی بەسیجی سوپای پاسداران بوون و لەلایەن چەکدارانی دژبی حکوومەتەوە کوژراون. شایانی باسە سەرەڕای خراپی دۆخی ئابووری خەڵکی ستەم لێکرا و بڕێک پارەی زۆر وەکو باج لە بنەماڵەکان وەرگرتووە. دەست بەسەرکرانی چالاکوانێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە نۆروێژ و مەترسی دیپۆرتکردنەوەی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هاوڵاتی و چالاکوانێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پاش دەست بەسەرکرانی لەلایەن پۆلیسی نۆروێژەوە ڕەوانەی کامپی سنوورداشتی پەنابەران کراوە. بەپێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی سیروان ئەمینپور دانیشتووی شاری نۆروێژ ساڵی 1388 هەتاوی و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ناچار بە جێهێشتنی ئێران دەبێت و پاشان لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ دەبێت. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هۆشداریان داوە کە دیپۆرتکردنەوەی ئەو هاوڵاتیە بۆ ئێران لە کاتێکدا کە ڕژیم لە لووتکەی سەرکوتی خەڵکدایە مەترسی سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر ئەو چالاکوانەدا ساز دەکات. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر ڕژیمی کاتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوا. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، سەرەڕای کشاندنەوەی هێزەکانی سووریای دموکراتیک لە شاری حەڵەب، چەکدارانی سەر بە حکوومەت هێرشی نوێیان بۆ سەر دێرحافێر، ڕەقە و تەبقە دەست پێ کردووە. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەپێی ڕێکەوتنامەی 10 مارس دانیشتوان و هێزە سەربازیەکانی لە دوو گەڕێکی شێخ مەخسوود و ئەشرەفیا کشاندووەتەوە. بەڵام سەرەڕای کشاندنەوەی هێزەکانی لە ئەو دوو گەڕەکە، چەکدارانی سەر بە ڕژیم هێرشێکی نوێیان بۆ سەر چەندین ناوچەی دیکە لە ڕۆژئاوای کوردستان دەست پێ کردووە. لە بەردەوامی ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە هێزەکانی سووریای دموکراتیک لە چوارچێوەی مافی خۆپاراستنی ڕەوادا وەڵامی هێرشی چەکدارانی ڕژیمیان داوەتەوە و کۆمەڵێکی زۆر لە چەکداران کوژراون یان بە سەختی بریندار بوون. بەشداری میلیشیاکانی سوپای پاسداران لە سەرکوتی خۆپیشاندەران لە ئێران. بەپێی راپۆرتی گەیشت و هێزەکانی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ میلیشیاکانی بەشداری ڕاستەوخۆیان لە سەرکوت و کوشتنی ناڕازیاندا هەبووە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ڕژیمی کۆماری ئیسلامی کە هێزە سەرکوتگەرەکانی وەڵامدەرەوەی هەموو ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارەکانی ئێران و کوردستان نەبوو، بە ناچار میلیشیاکانی سوپای پاسداران وەکو هەشتی شەعبی بە مەبەستی سەرکوتی تند دژ بە خەڵکی ناڕازی بەکارهێناوە. چالاکوانانی مافی مرۆڤ جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە بەکارهێنانی هێزیکی بیانی بە مەبەستی سەرکوتی خەڵک نیشانەی سەرکوت و کوشتارێکی ڕێکخراو دژ بە ناڕازیان و بە تەواوی بە پێچەوانەی مافەکانی مرۆڤە. مەترسی بەکارهێنانی چەکی کیمیایی دژ بە خۆپیشاندەران لە ئێران. بەپێی راپۆرتەکان،
هاوکات لەگەڵ بەربڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ڕێکەوتی 18 و 19 بە فرانباری ئەم ساڵدا مەترسی بەکارهێنانی مادەی کیمیایی دژ بە خوپیشاندەران لە ئارادایە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ لە کاتێکدا کە گرتوخانەکان و زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران پڕ بوون لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی ئەمساڵ، هەندێک نیشانە ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری هەیە کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی ناڕازیان چەند مادەیەکی کیمیایی بەکارهێنابێت. هەندێک راپۆرت ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری هەیە ڕژیم مادەیەکی کیمیایی بەکارهێنابێت کە قوربانی پاش چەند ڕۆژ گیانی لەدەست بدات و کارناسانی ئەم بوارە ئاماژە بەوە دەکەن لە ئەگەری ڕوودانی ئەم کارەساتە کاردانەوەیەکی توندی کۆمەلگای نێودەوڵەتی بە دوای خۆیدا دەهێنێت. دەست بەسەرکرانی لانیکەم 112 هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ڕۆژانی ڕابردوودا و لە بەردەوامی سەرکوتی ناڕازیان لە ئێران، راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە 112 هاوڵاتی لە شارە جیاوازەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. بەپێی هەواڵی گەیشت و 111 هاوڵاتی لە شاری مەشهەد و کەسێکی دیکەش لە شارستانی مرۆڤدەشت بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی بەکرێگیراوێکی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراون. شایانی باسە چالاکانی مافی مرۆڤ ئاماژە بەوە دەکەن کە هەموو دەست بەسەرکراوان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون و هەروەها سەبارەت بە ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان ڕوونکردنەوەیەک بڵاو نەکراوەتەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە هەوڵی ڕێگری لە هێرشی ئامریکا بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن 4 وڵاتی عەرەبیەوە. بەپێی راپۆرتەکان 4 وڵاتی عەرەبی هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان ئامریکا و کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگری لە هێرشی ئامریکا بۆ سەر ڕژیم لەگەڵ هەردوو لایەن کۆبوونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە عەرەبستانی سعودی، قەتەر، عومان و میسر لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوودا بارەها لەگەڵ نوێنەرانی ئامریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەتەوە. شایانی باسە کۆبوونەوەکان پێش ئەوەی کە دۆناڵد ترامپ ڕای بگەینێت، پلانی هێرشی ئامریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ڕوویداوە، بەڕێوەچووە و ئەگەری هەیە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بڕیارەکانی سەرۆک کۆماری ئامریکا هەبێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.